ڕۆژی جیهانی کرێکاران لە چێوە هاتووە؟ ڕۆژی یەکی ئایار وەک ڕۆژێک بۆ چینی کرێکار لە مێژوودا پەیوەستە بە خەباتی کرێکارانەوە کە تیایدا داوایان دەکرد کاتژمێرەکانی کارکردنیان بۆ 8 سەعات لە ڕۆژێکدا بۆ کەم بکرێتەوە. ئەم ڕۆژەش لە سەدەی 19ەوە لە ئەمریکا پەیوەند بەو خەباتەوە کراوە بە ڕۆژی پشوو. بیرۆکەی جەژنی کرێکارانی جیهان بۆ ڕۆژی 21 نیسانی 1856 دەگەڕێتەوە و بیرۆکەکە لە ئوسترالیاوە سەری هەڵدا، دواتریش گەیشتە ئامریکا. یەکەم جار کە یەکی ئایار وەک جەژنی کرێکاران ناسێنرا لە ساڵی 1882 زاینی بوو لە شاری نیویۆرک کرێکاران ئەو جەژنیان گێڕا. دواتر بۆنەکە بە وڵاتانی دنیادا بڵاو بووە و لەو ڕۆژەدا کرێکارە لێزان و کارزانەکانیان خەڵات دەکرد و ڕێزیان لێدەنان. هۆکاری دانانی ئەو ڕۆژە بۆ جەژنی کرێکاران بۆ نەڕەزایەتی کرێکاران دەگەڕێتەوە بە ئامانجی کەمکردنەوەی سەعاتەکانی کارکردن بۆ 8 سەعاتی ڕۆژانە. لە ویلایەتی شیکاگۆی ئەمریکا بنەڕەتی ئەو جەژنە بۆ تەقینەوەی ناکۆکی و ململانەکان دەگەڕێتەوە کە کرێکاران دژی خاوەنکاران دەستیان بە ناڕەزایەتی بەرفراوان کرد و وازیان لە کارکردن هێنا و داوایان دەکرد سەعاتەکانی کارکردن بۆ 8 سەعات کەم بکرێتەوە. ئەم ناڕەزاییانە بۆ شاری هامیلتۆنی ویلایەتی کالیفۆرنیا و شاری تۆرنتۆی کانەدا تەشەنەی سند. لە یەکی ئایاری 1886دا کرێکارانی شیکاگۆ سەرجەمیان وازیان لە کار هێنا و ڕژانە سەر شەقامەکان کە ژمارەیان لە نێوان 350 بۆ 450 هزار کرێکار دەبوو. سوور بوون لەسەر داواکاریەکانیان و دروشمی 8 سەعات کار، 8 سەعات پشودان، 8 سەعات خەوتنیان دووپات دەکردەوە. سوور بوون و بەردەوامی لە ناڕازایەتیەکان ڕۆژ دوای ڕۆژ خەڵکی زیاتر کۆ دەکردەوە و لە شارەکانی تریژ ناڕەزایەتیەکان دەستی پێکرد. بە جۆرێک بووە هۆی واسێنانی کرێکاران لە کارکردن، بووە هۆی کاریگەریدانان لەسەر سەرجەمکردە ئابوووریەکان. سەرنجام پارێزگاری شاری شیکاگۆ لەگەڵ کرێکاران کۆبووەوە و داواکانی لێوەرگرتن و بەڵێنیدا کە بەدەم داواکاریەکانیانەوە بچێت. بەڵام دواتر گردبوونەوەی کرێکارانی جێهێشت و پۆلیس دەستیان بە جموجۆڵ کرد تا هێز بەکاربهێنن بۆ بڵاوپێکردنی کرێکارانی خۆپیشاندەر. پۆلیس ڕوبەڕووی خۆپیشاندەران بوونەوە و دواتر لە شیکاگۆ بۆمبێک لە نێو کۆمەڵێک پۆلیس تەقیەوە و بەو هۆیەوە ژمارەیەک پۆلیس کوژران. دوای 11 ساڵیش لەو ڕووداوە سەرنجام دەرکەوت کە پۆلیس خۆی ئەو بۆمبەی داناوەتەوە و تەقاندوویەتیەوە تا بیانوویەک بدۆزێتەوە بۆ ئەوەی بەتوندی ڕوبەڕووی کرێکاران بێتەوە. ئەو سناریۆش بەم شێوەیە بوو. دوای تەقینەوەی بۆمبەکە پۆلیس دەستی بە کوشتن و ڕەشبەگیری کرێکاران کرد. بە فیشەک و ئاگر و ئاسن ڕوبەڕوویان بوویەوە و گرژی و شەڕ و ئالۆزیەکان ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر پەرەیدەستن. جگەلەوەش بە تۆمەتی دانانەوەی بۆمب و تەقاندنەوەی زۆرێک لە سەرپەرشتیاران و پێشڕەوانی بزوتنەوە ناڕەزایەتیەکانی کرێکاران گیران و حوتیان سزای لە سێدارەدانیان بەسەردا سەپێنرا و هەندێکشیان سزای بەندکردنی هەتاییان بەسەردا سەپاندرا. ئەم شەڕ و گرژی و کوشتارەش بە ناوی هایمارکێت لە مێژووی ئەمریکادا تۆمار کرا. دواتر سەرۆک گرۆفەر کلیفلاند هاتە نێو پرسەکە و داوای لە پارتی کرێکاران و سەندیکاکانی کرێکاران کرد کە دۆخەکە ئارام بکەنەوە. لە ترسی تەشەنەکردنی زیاتر و سەرنجام دروستبوونی شەڕێکی ناوخۆیی لە وڵاتدا، دوای ئەو زنجیرە ڕووداوە و 6 ڕۆژ لەسەر وەستانیان کۆنگرێسی ئامریکا یەکی ئایاری وەک ڕۆژ و جەژنی کرێکاران بە کۆی دەنگ پەسەند کرد و داواکاری کرێکاران چەسپێنران و کاتەکانی کارکردن کەم کرانەوە و لە ڕووی تەندروستی و خزمەتگوزاریەکانەوە خاوەنکاران ناچار کران ژینگەیەکی سەلامەت بۆ کار بخۆڵکەن و هاوکاری دۆخی تەندروستی کرێکارانیش بکەن.